سڵاوتان لەبێت سیاد جەزام لەگەڵتانم بەڕێزان لەگەڵ خەباتکار و سیاسی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێز عەلی کەریمی لەگەڵتانین هاوکات بەڕێزیان نووسەرن خاوەنی چەند کتێبێکن زنجیرە بەرنامەیەک لەگەڵ بەڕێزیان دەکەین هەوڵ دەدەین گفتوگۆکانمان لە چوارچێوەی ئەم دوو کتێبەی دابێ کتێبە تازەکەی کتێبی سنوورە ژێر پێخراوەکان کە تیایدا یادەوەری و بەسەرهاتەکانی خۆی گەڕاوەتەوە هەروەها کتێبی ژیان و بەسەرهاتی عەبدوڕەحمان زەبیحی کە دەکاتە خاڵی بەڕێز مامۆستا عەلی کەریمی سڵاوت لێبێ زۆر سپاس کاک عەلی دڵخۆشم لەگەڵمانی دەمەوێت بۆەوە دەست پێ بکەین کە پەیوەندیمان پێوە کردی بۆ ئەم بەرنامەیە وتێ ئەگەر لێرە بم و نەڕۆمەوە دێم بۆ پێشبینی چۆنە بۆ ئەم دۆخەی ئێستەی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران یاخود ئەو گەشبینیە لە چیەوە هاتووە سڵاو و ڕێز بۆ تۆ سیاخان زۆر سپاس دەکەم بۆ بانگێشتکردنا و سڵاو لە جۆگران و تەنانەت بینەرانیشت دەکەم و ڕاستە بەڕاستی ماوەی 20 شەوە وەک مەنزەڵێک لەسەر ئاو بێت منی شەروام من دەبێت پێتان بڵم کە 43 ساڵە وەتەنی خۆم ماڵی خۆم نیشتیمانی خۆم کە سابڵاغ بێت و خانوەکەی دایکم بێ نەمدیوە زۆرە 43 ساڵ لەو تەمەنەی مندا و حەقیقەتەوەیە کە حەقی خۆمە کە من وەکو بەنجەڵێک ئاو لەسەر ئاگر دەکوڵێم و شەو و ڕۆژ بەرەو ئەوە دەچم بە خۆشببینیەوە کە کۆمەڵانی خەڵکی ئێران هەموو یەک دڵ و یەکجیان دەست دەنە بۆ ئەو حکوومەتە نگریس و ژنکوژ و جنایەتکار و کوردکوژە دوای 43 ساڵ تەمەنی بڕوخێنن و ئەمیش ئەو دەم بتوانم بە دیاری خۆم و ماڵ و کاشانەی خۆم شاد بمەوە هەرچە من قەت بە درێژایی ژیانم فەرقی کوردستانەکانم نەکردووە هەموو خاکێکی کوردستان هەموو بستێکی خاچی ئەو چوار پارچەی کوردستان بە نیشتیمانی خۆم بە خاچی خۆم بە ماڵی خۆمی دەزانم بەڵام تۆ دەزانی ئەو شوێنێکە لی لەدایک بووی هەر عەزیزە و هەر عەزیزە دروستە مامۆستا عەلی کەریمی جیا لەو تەعاتوفە نەتەوەیی کە هەتا یاخود ئەوەی کە لە ڕوویەکەوە تۆ گەشببینی بەوەی کە بڵێ ئەم خەباتی ئێستا بگاتە مەقسەد و حکمی ئێستەی ئێران بڕوخێ و بەڕێزیشتان بگەڕێنەوە جیا لەمە خوێندنەوەت بۆ دۆخە سیاسیەکە چییە لە ڕووی وەکۆی کە خۆت سیاسی و خەباتکاری هەم لە ڕۆژهەڵات و هەم لە باشوور وجودتانە بۆ خوێندنەوە چییە بۆ ئەم دۆخە لەگەڵ ئەوەی کە من شانسی ئەوەم هەبووە لە ساڵی 1970 وەک تەلەبەیەک لە شاری تەورێز لە یەکەم هەڵسوون و لە یەکەم خرۆشانی کۆمەڵانی خەڵکی ئێران لە ڕێبەندانی ساڵی 1970 بەشدار بم و دوای ئەوی بە درێژایی 11 مانگ کە هەموو شارەکان و هەموو کەلێن و قوشببینی ئەو ئێرانە گەورەی گرتەوە بە دژی ڕژیمی شاهنشای ئێران ڕژیمی پەهلەوی کە لە نەهایەتدا لە مانگی 1970 ڕووخا ئەمن ئەوەم وەکو فیلمێک وەکو شریتێک هەموو ڕۆژانە هەر لە پێش چاومە دێ و دەڕوا و بیر ئەو ڕۆژانە کەوتومەوە کە زۆر گەنج بووم و تەلەبە بووم لە تەورێزێ و بە مستێک کە گرێکرا و قاچێک کە بە پێدا دەدرا لەسەر جادەکانی تەورێزێ دەهاتین بەرەو ئەوەی کە دەماکوت مەرگ بەرشا مەرگ بەرشا مەرگ بەرشا ئێستا ڕێک ئەوم دێتەوە بەرچاو کە دەڵێ ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ئەوە ئەو بیرەوەریانم بۆ تەداعی دەکاتەوە ئەو بیرەوەریانە دێتەوە بەرچاوم کە نائیتر ئەو جار دەبێت زۆری فەرقە بێت لەگەڵ هەموو هەڵسوونەکانی پێشوو چونکە یەک ئەوەی کە بەڕاستی زوڵم و زۆری کۆماری ئیسلامی گەیشتۆتە حەدی نەهایەتی خۆی و گەیشتۆتە تەحەداکردن لە خانمێکی 22 ساڵەی شاری سەقز کە بەو هەموو نامردی و بێئەخلاقیەوە لە پێش چاوی خەڵک بەو شێوەیە کوشتیان ئەوە بەڕاستی پێی لە غیرەت و پێی لە دەماری
هەرچی کە پێی دەڵێن غیرەت و شەڕەف و ناموسی هەموو ئێرانێنە و هاتنە سەرجادەی و ئەمن هەمیشە دایم دەڵم بژی ژینا کە بە مردووی بووی بە سەرکردەی هەموو ئێران. مامۆستا عەلی کەریمی جیا لە نوخبە سیاسی و ڕۆشنبیر و هەتا فەنان و جا لە نوخبەکان پێدوانیە کە گەلی کورد لە هەر کات زیاتر مەفروزە بۆ پارچەیەکی پشگیری پارچەیەکی خۆیان بکەن کە داوای ئازادیەکە. ئەمە کێشەیەکی قورسە، ئەمە پرسیارێکە کە زۆر سەمێک ساڵە هەیە، ئەویژەوەیە کە ئەگە بینین لەباری تۆری و ئەکادمیەوە دووبارە سەیری بکەین ئەرێکا کە ئێمە چوار نەتەوەین یا یەک نەتەوەین. ئەمە کێشەیەکە کە دوای حربی عالەمی یەکەم بەداخەوە بەسەر ئێمەیاندا سەپان و ئێمە ناسنامەی چوار وڵاتی بێگانەمان بەسەردا سەپاوە، ئێستاشی لەگەڵ بێت. ئێستاش کە باشووری کوردستان 31 ساڵە حکمی خۆجێی خۆی دەکا نەیتوانیوە لە جیرۆدەیی ئەو باسی بێتە دەرێەوە لە جیرۆدەیی ئەو شتێک کە بە تۆبزی بەسەریاندا سەپان لە 1920ەکاندا و بە زۆری لکاندیانەوە بە وڵاتێک کە تازە دروست کرابوو و هیچ باکگراوندێکی کۆنی نەبوو بە ناوی عێراق. ئەمە ئێستاشی لەگەڵ بێ هەرچەند حکوومەتی کوردی بۆ دەسەڵاتی کوردی بۆ هەرچەند سەددام ڕووخا کورد بۆ خۆی زندوی کردەوە وەکو شێرکۆبێ کەس دەڵێ بۆ خۆمان چوین دارەکەمان بردەوە سێدارەکەمان بردەوە لە بەغدا هەڵماندایەوە بۆ تەنافمان دەملی کورد کردەوە. ئەمە کێشەیەکی قورسە بەڕاستی، یعنی دەبێت دانیشین بە سەعاتای سەعات بە کتێب نووسین بە مناقشە بە سیمینارات بزانین کورد بۆ ئادەکە کە هەڵیشی دەست دەکەوێت هەلیشی بۆ هەڵدەکەوێت وەکو باشوور دەست لە گیرۆدەیی عێراقبوونی خۆی هەڵناگرێت. ڕاستە بەعزێک جەماعەت دێن و مزایدەی پێوە دەکەن وەکو لە ڕفراندۆمەکەدا مزایدێکی زۆر کاڵ و کرچ و نەفامانەیان هێنا کرد بە نێوی ئەوەی کە سربەخۆی چێهە کورتەیە کە داوای سربەخۆی نەکا. ئەوەی کە داوای سربەخۆی ناکا دەبێ بڵم سیاخان تەنیا سەرکردەکانی کوردن دەنا هەموو کۆمەڵانی خەڵک داوای سربەخۆی کوردەکەن. بۆیە بەداخەوە ناسنامەی ئێمە فدراڵی عێراقا لێرە لە باشووری کوردستان لە ئێرانین و لە تورکیاین و لە سوورێژەوە تێکچوو. پێم خۆش بوو بەم دەست پێکە ئێمە داخڵ بووین و تۆ ڕێی خۆت لەسەر ئەو دۆخە سیاسی ڕۆژهەڵات و ئێراندا. کاک عەلی با بچینە ناو یادەوەریەکانی خۆتەوە. فەرمووی لە خزمەتتدا. تۆ مناڵی سابلاغی بەڵێ شاری مەهاباد 43 ساڵە ئەوێت نەبینیوە. ژیانی خێزانیت کەبێک بۆ بینەرانمان بیسەرانمان باس بکە، هەروەها وێنەی ئەو کاتی شاری مەهاباد چی لە یادەوەری خۆتا ماوە؟ هەڵبەتە لە من تەمەناکەم هەر کەس گوێی لێمانە ئەمان بینێ کتێبی یادەوەریەکانی بخوێنەوە تەفاسیلی تەواو سەبارەت هەم بەو شارە هەم بە ژیانی خۆت داوە خۆت سەر قەڵەمێکمان بۆ باس بکە. حقیقەتەوەیە کە ئێمە بەهۆی باکگراوندی بنەماڵەییمانەوە کە سوکاری ماڵی خاڵوانم لە بیدایەتی شۆڕشی ناسیۆنالیستی کورد لە زمانی 1930ەکانەوە دواتر چلەکانەوە کە لە یەکەم ڕێکخراوی ناسیۆنالیستی کورد بە نێوی کۆمەڵەی ژیانەوەی کوریا کۆمەڵەی ژێکاف دا یەکێک لە هەرە پایە ئەساسیەکان بۆ و دواتر ئاوارە بۆ هەمیشە و دایم لەبەر لانچی منداڵان و لەبەر کورسی و لەبەر شەوچرەی زستانان جۆمان لە دایکمان بۆ کە مەسەلەن بەسەر کاچی هەڵکتۆ و کاچی دوورە وڵات و کاکێکە بەجێ هێشتون و کاچێکە نازانێ ماوە نەماوە و بەرحاڵ تۆ بۆ خۆت دەزانی تۆ بۆ خۆت خانمی کچی دەزانی کە خۆشەویستی سۆزی برا زۆر بۆ کچان ئەوەیە بریا کوڕی جوابایە بۆ خۆشک، بەڵام بەداخەوە زۆرتر کچە کە سۆزی بۆ ماڵە و بە تایبەت بۆ برا هەیە. دایکی منی جووا بوو، دایکی منیش چونکە لە نازی منداڵی باب بێبەش بوو ئەو برایە جێگای باوکی بۆ گرفۆوە و ئیتر زۆر بە فەقیری دوای کۆماری کوردستان لە مەهاباد ئەوان توانیان ژیان بەسەربەرن و زۆر زوش بە مێردیاندا بوو. بۆیە هەمیشە دایم سۆزی براکەی مامۆستا زەبیحی عەبدوڕەحمانی زەبیحی دەمێشکیدا بوو بەسەری هەڵدەکوت بەمەی دەکوت. ئەمەش هەروە ئیتر دایکە شتێکمان لایلایی بۆ دەکایە شتێکمان پێ دەڵێ لەسەر براکەی
دەی ئێمە خاڵی دیکەمان هەبوو بەڵام ئەو زۆرتر باسی ئەو برایی دەکرد کە لە هەندەرانە و نازانێت لە کوێیە، دەمێک لە سووریا، دەمێک لە عێراقێ، دەمێک لە کوردستانی باشوور. ئەوە بوو بە هەوێنێک بۆ ئەوەی کە ئێمە وشەی کورد فێربین، وشەی لایلایی فێربین، وشەی ئاوارەیی فێربین، وشەی ئازادی فێربین، وشەی دابەشبوونی کوردستان فێربین. ئەوانە بوو بە باگراوندێک کە زۆر زوو بە تایبەت دەمندا زۆر زوو خولیا و مێشکمی گرت، زۆر زوو فێری شێعرەکانی هێمن و هەژار و ئەوانە بووم. ئەوجار دواتر لە 67 و 68ەکان کۆمەڵێک سەرکردەی ئەو کاتی شۆڕژگێریان شای ئێرانە کوشت لە پێشمەرگایەتەوە بەهۆی شۆڕشی ئەیلولەوە کە دەڵێن شۆڕشی ئەیلول. مەلا مستەفای بارزانی تەسلیمی شای ئێرانی کردن و کوژران و ئەوە بوو بەهۆی هەوێنێک کە چەند دانە برادری من باوچیان دەو کوشتانەدا بوون. ئەمن هاتم کە ئاشنا بووم بەوەی کە کورتچە. بەڵێ کاک عەلی، واتە توانین بڵین کاریگەری ڕاستەوخۆی مامۆستا عەبدوڕەحمان زەبیحیتان لەسەرە، هەم لە ڕووی زمانەوانیەوە، هەم لە ڕووی خەباتی سیاسی و چەکداریەوە، هەم لە ڕووی هەستی نیشتیمان پەروەریەوە. دروستە؟ بە دڵنیایی ناتوانێت بە تەسیر بێ، هەرچەند ئەمن لە نیعمەتی ئەوەی کە لە داوێنی خاڵمدایە مەسەلەن لەگەڵ لە بەهرەی ویدا بەهرەمەند بەنەسیبم نەبوو، چونکە کاتێک لە ساڵی 1970 من گەنجێکی شلوق و چالاوک و سربزێ و تەنانەت مارکسی و ئەوانە بووم، خاڵم هاتەوە بۆ یەکەم جار بۆ مەهاباد و زۆر ماوەیەکی زۆر کورت دووبارە ئێمە چوینە شاخ و پێشمەرگایەتیمان دەست پێ کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان و دووبارە خاڵم بزر بوو بەدەستی سەدام ئەوجار کوژرا وە لە ناوچوو. ئەمە هەمووی زۆر کەم ئەمن توانیوە بەهرەمەند بم لەو زاتەی کە بەڕاستی دەریایەک بوو لە عیلم و لە زمانەوانی و لە کوردزانین و لە خەباتجێڕیدا. من نایڵم خەڵک دەیڵێ ینی بەڕاستی ئەم بەداخەوە زۆر کەم لی بەهرەمەند بووم، بەڵام بۆ خۆم ئەو هەوێنە هەبوو دا وجودم داوە، بۆ خۆشم هەر زۆر زوو هەستم کرد دەبێ بسمە شاخ، هەستم کرد بەوەی کە دەبێت تەحەدا لە شارەکەم دەکرێت. تەحەدا من زۆر بە زوویی خوشکێکم هەبوو 3-4 ساڵ لەمە بچووکتر بوو، بەڵام چونکە ئێمە هەمومان وە دوای خانەوادەکە و دوای سیاست کەوت بووین، وەختێگە من لە شاغ بووم پێشمەرگە بووم ئەو خوشکەمیان گرت و ئیعدامیان کرد. دینە سەر ئەوە بێگومان بەچڕی من مەطلبمە باسی کاری خەباتی سیاسی و چەکداری بەڕێستان و بنەماڵەکەشتان بکەین، بەس بەر لەوە مامۆستا عەلی کەریمی دەمەوێ باسی سەردەمی هەراشی و مناڵی خۆت ژوورێکی تایبەتێ هەبووە لە ژێرخانەکەی خۆتانە، پڕ بووە لە ئەشیا و شتی ئەنتیکە و سیر ئەو شتانە هێشتا ماون یاخود دەمەوێ خۆت ئاماژەیان پێ بدەی؟ ژوورێکی تایبەتە دەبووە، هیچ ماون یاخود ماڵەکەتان لە سابڵاخ ماوە؟ ئەو شوێنەی کە ئێمە تقریبن زیاتر لە 75 ساڵە ئەو شوێنە ماڵی باوکم و دایکم بووە. ئەو دەم کە من منداڵ بووم و دەکتێبەکەمدا باسم کردو و تۆش بە دووردی خوێندوتەوە، حقیقەت ئەوەیە کە ئەو ماڵە جگای خۆی ماوە، ئەرزەکە ماوە دروست کراوەتەوە، بەڵام لە ساڵی 79 کە خومەینی هێرشی سەرتاسەری کردە سەر کوردستان ئەو خانوو بە تەواوی بە هاوەن ڕووخا، هێندیان هاوەن پێوە، هەر ماڵەمە نەبوو، زۆر ماڵ لە سابڵاغێ بەڕاستی خاپور کران، ینی ئەوەندە بێڕەحمانە دایان کورد بەمایان دەکوت شەیتان و کافر و ئەوانە. ئیتر عەسکەری تازە بە نیوی پاسدار هێرشیان کردە سەر کوردستان، بەڕاستی بێڕەحمانە دەچوون بۆ لادێ و بۆ شارەکان و دایان خاپوریان دەکرد و دایان سووتاند و ئەوانە. ماڵەمەش یەک لەو ماڵانە بوو کە لەناو جێرگەی سابڵاغێ، ینی مەرکەزی ئەسڵی سابڵاغێ، گەڕەکی ڕزگەیان بووین لە مەیدانچەی حەسەنزادە، لەوێدا ئەوە
ڕووقا دوایتر چەند ساڵە من ئاگام لێ نەبوو لە ئاوارەی و لە پێشمەرگایەتی و لە یەکێتی نیشتیمانی و لە شاخوچەوی باشوور بووم کە ئەو خانە ڕووخاوە و دایک و بابم بە پیری چون خانوویان بەکرێ گرتۆ لە گەڕەکێکی دیکە و دواتر براگەورەکەم کە بەجێ مابوو تاقە برایەک بوو کە بەجێ مابوو ئەو دەستی دابووە و دروستی کردوێتەوە ئێستاش دروست کراوە ئەو قەدەرەی چاو حەموو چەند ساڵی ڕابردوو 20 ساڵی ڕابردوو دایکم هەردەوێ داژیاوە باوکم زۆر زوومر لە کە زندانیان کرد و تەبعیدیان کرد خومێنی دایک و بابی پێشمەرگەی گرت و تەبعیدی دەکردن کۆماری ئیسلامی دایک و بابی منیش لەگەڵوان بوون ناردیانن بۆ سنووری ئەفغانستان و دامغان و ئەو ناوانە و لەوێ باوکم دوو جا تووشی جەڵتە بوو بە تایبەت ئەو جارێک کە خەبەری مەرجی خوشکمیان پێدا بوو و نەرمینی خوشکە بەڵێ باوکم زۆر زوو ئەمری خوای کرد لە ساڵی 1986 و دایکم مایەوە دایکم لەو ماڵەیدا بۆ خۆی ئیقتدارێکی هەبوو بۆ خۆی وەزعێکی زۆر باشی هەبوو زۆری خەڵک بە دەورەوە بوو هەمیشە دایم خەڵکی هەبوو کە کاریان بۆ دەکردوانە و ئەو ماڵە هەرماوە حتا کوونێ ڕێک پارەکانە مانگی ئاب دایکم تەمەنی 88 ساڵیدا بەجێ هێشتین و بەداخەوە تەنیا ئارەزووی ئەوە بوو کە عەلی لە سەرمەیتەکەی بێت هەمیشە پێی دەکوتم من دووبارە نەمتوانی بەهۆی قاچاق بوونمەوە نەمتوانی بگەمەوە سەرمەیتەکەی و بەداخەوە چەند ساڵ بوو دایکتە نەبینی بوو کاکانی دایکم هاتبوو بووە باشوور دایکم هاتبوو 2000 هاتبوو دەچوم لە باشماغ دەمهێنا و لێرە لە خانەوە چاوتان بەیەکەکە و هەڵبەتە کاتی ڕێوڕەسمی ناشتن و کاتی مردنی جەنابتان مەوجود نەبوون هەرم کتێبەش پێشکەشی دایکتەکەی لە نووسیوتە و بە حەسرەتەوە باسیەوەت کردووە کە پێڕانە گەشتووەم کتێبەش بیخوێنێتەوە وەکو کتێبەکانی دیکەت کاک عەلی دەمەوێت باسی ئەوە بکەین لە کتێبەکەتا تۆ زۆر بە جوانی باسی ژیانی گوندەکەی و حەزت بۆ ژیانکردن لە گوند و لە فترەیەک لە قۆناغێک لە ژیانت لە گوندە ژیاویت لە سەردەمی گەنجیدا هیچ تەمای ئەوەت نییە بچیتەوە بۆ گوند ژیانێکی سادە بەسیط لەوێ حیاتت بەڕێ بکەی بە دڵنیایی لێرەوە وعد بە تۆش و بە هەموو سەرکردە و بە هەموو هاوڕەکانم دەدەم کە لەو تەمەنەیدا بشتمەوە کارم بەکاری هیچیان نێت بشتمەوە من سیاسەت ناکەم بشتمەوە دەسمەوە گوند بشتمەوە دەسمەوە ژیانێکی زۆر سادە شتێگامان هەیە شوێنمان هەیە عەرزمان هەیە باغمان هەیە دەسمەوە لەوێ ژیانێکی سادە دەکەم ئەگە بتوانم بەرگی دووی ئەو کتێبە کە لەوێ ڕادەکوژێتەوە کە من ڕێم دەکەوێتە ئوروپایە دواتر من لە ئوروپایە چەند ساڵێک ژیان بە پێک دێن و ئیتر منداڵم دەبێ و کەسابەت دەکەم و دواتر لە ساڵی 2000 دێمەوە کوردستان دیسان دەڕۆمەوە دیسان دێمەوە کوردستان لە 2003 بە یەکجاری نیشتە جێ دەبم و تووشی بزوتنەوەی گۆڕان دەبم و تووشی کۆمپانیای وشە دەبم و ئیتر لە باشوور وەکو ڕەخنەگرێک ناسراوم و هەر وەکو ڕەخنەگرێک ماومەوە دڵنیا بە کە بشتمەوە ئەمن حتا هەم خۆ لە دەسەڵات نادەم چیتەوە بۆ ڕۆژهەڵات بۆ ڕۆژهەڵات ڕێگە بدەن خۆت لە سیاسەت نادەی ئەمن هەر ڕەخنەگر دەمێنمەوە هەر ئۆپۆزیسیۆنم کاک عەلی کەریمی سنوورە ژێر پێخراوەکان من بە تایبەتی مەبەستمە ئەم ناوی شانە لە چیەوە هاتووە سنوورە ژێر پێخراوەکان وڵی لە مەتنی ئەو زۆر سادە ئەگە هەر کەس کتێبەکە بخێنێتەوە ئەزانێت کە ئەوە ژیانی منە کە بەعکسەوەی ئەوانەی کە دێن مزایدە دەکەن بە کوردبوون و بە کوردایەتی و کوردایەتیەوانە ئێمە هەر زۆر گەنج بووین لەگەڵ جوامێری وەکو نوشیروان مستەفا و لەگەڵ دەیان جوامێری دیکەی ئازاد هەورامی و لەگەڵ یەکی وەکو شەید نەزمەدین بوی و قەیا و ئەوانەداوە چەند کەسێکیش کە ماون ئێستاژ لە باشووردا ئێمە لە مێژە ئەو سنوورانەمان تێکداوە ئێمە لە مێژە لە ساڵی 1970 و 1970 برایەتی ڕۆژهەڵات و باشوور و باکوورمان دروست کردەوە تەنانەت ڕۆژاواش مەسەلەن ئێستا یەکێک لەو کەسایەتیانەی کە لە ڕۆژاوادا زۆر مەشهور بوو بەڕێز کاک عومەر شێخمووس بوو کە ئێمە هەر لە 1970 و 1970 یەکتری دەناسین و ئەو سەرکردایەتی و دامەزرێنەری بزوتنەوەی
بوونەوەی چی پێدان یەکێتی نیشتیمانی بوو ئەو کاتی وەمە گرێماندا بوو هەموو پێکەوە ینی جمهوریەتەکەمان دروست کردبوو ئەو دەمی هیچ چوار پارچەی کوردستان و ئەو علاقات و لێک نزیک بوونەوەی پارچەیەک لەگەڵ پارچەیەکی دیکەمان لە مێژ بوو وەلا نابووە پێکەوە وەکو دەستەیەک پێکەوە کارمان دەکرد جا کوردی سووریەمان تێدا بوو کوردی باشوور کوردی باشوور و ڕۆژهەڵات کەەوە زۆر کوردی تورکیا مەسەن ئێمە خاڵی ساڵی 79 لەگەڵ هەواڵ خەجۆ و لەگەڵ ئاڵای ڕزگاری و لەگەڵ ئەوانە خەباتکارانی کوردستانی تورکیا زۆر لێک نزیک بووین و ئاگامان لە خەبات یەکتر بوو و زۆر جارانیش ئەمە بەبێەوەی کە پاسپۆرتم هەبێ هەر تفەنجێکم پێ بوو کەڵشکۆفێکم دەشاندا بوو دەڕۆیشتم بە لە تورکیای ڕابۆ عێراقی لە عێراقی ڕابۆ مەبەستم کوردستانەکانە بۆ سووریا ینی ئەمە ئەو سنوورانەی کە دوژمن لە سایکسپیکۆوە داینابوو بە نێوی سنوورەکان ئەمنە سنوورانم دەخستە ژێر پێمەوە هەر جۆشم نەدەدایە حیسابی قۆندەرەیەکشم بۆ نەدەکرد و هەر نەتەنیا من زۆرێک لە خەبات جێڕانی ئەو کاتی ئەتر ئێستا ئەوە جەماعەتێک دەن مزایدە بە چوار پارچەی کوردستان وشتیاوە دەکەن ئەوانە قەت دڵکیشان لە پەنجە دەڕانت چوە ئێستا ئەوڕۆ ڕۆژی مزایدەکردنە بۆیە ئەمن کوتم ئەگەر وابێت ناوەکە مادەم ئەمن ئەو سنوورانم لەژێر پێناوە ئی هەر چوار پارچەی کوردستان با ناوی کتێبەکەش بنێمە سنوورە ژێر پێخراوەکان پێماتە تۆ ئەو سنوورانەی کە دوژمن دایناوە دەڵێ ختم قبول من حسابی بۆ ناکەم و قبوڵم نییە ختم قبول نەبوو حسابیشم بۆ نەکردەوە کاک عەلی کەریمی لە بەرنامەکانی ئایندە درێژە بە گفتوگۆکانمان دەدەین لەگەڵ عەلی کەریمی ئەم بەرنامەیە بە کۆتا گەشت لەگەڵ بەڕێزیان بەرنامەی ئایندە دەینەوە شاد سپاس کاک عەلی